تەنها بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ ڕۆژ و گرانی خۆشەویست بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بەخشین بەردەوامە و لەسەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەگەڕێن و هەر جارە و شارێک یاخود شارۆچکەیەک بەسەر دەکەینەوە. یەکێکیش لەو پرۆژانەی کە ڕامان گەیاندە بوو بەڵێنمان بە ئێوەدا هاوکارەکانی ئێوە دەکەینە سەبەتەی خۆراک و دابەشی دەکەین بەسەر هەژاران و نەداران و منداڵانی بێباو لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەم مەبەستەوە ئیمڕۆ سەردانی دەڤەری ڕاپەڕینمان کردو و لەوێ لە شاری ڕانیەی خۆشەویست 150 سەبەتەی خۆراک دابەش دەکەین بۆ ئەوەی بەشێک لە ئازار و مەینەتەکانیان کەم بکەینەوە و سفرەیان ڕازاوە بکەین. چەند ساتێک لەگەڵمانە بن. خوا خێرێتان بنویسی ئەگە خەڵکی فەقیر و هەژارتان بەسەر کردوێتەوە و هاتوونە بۆ ڕانیێ بۆ بێباوکان و هەژاران و فەقیر و نەداران دەستخۆشیتان لێ دەکەم و دەستان خۆش بی و زۆر مەمنون. هیوادارم هەر بەردەوام بن ئینشاءڵڵا دەستی فەقیر و هەژاران بگرن و سەرکەوتوو بن کاکە. وەڵای کاکە هەتا بڵێ خەڵک زەرورە، هەتا بڵێ خەڵک نەدارە بێ ئیش و کارە، هەموو خەڵک کەوتێتەوە لە ژوورێ، هەموو خەڵک زەرمەند بۆ بۆ نەخۆشیەی. هیوادارم ئێوەش هەر بەردەوام بن لەسەرەوەی دەستی فەقیر و هەژاری بگرن. خوا خێری ویستی خوای خوا ئەجر و پاداش بداتە خوای خەرکەم و بێئیش و بێکارە هیوادارم بەردەوام بی خوای خوا خێر و ویستی خوا ئەجر و پاداش بدنا قیامەت بداتەوە کاکە. زۆر زۆر سوپاس، زۆر زۆر مەمنون کاکە. خوا خێر و ویستی یا ڕەبی خوا ئەجر و پاداش دنیا قیامەت بداتەوە کاکە. سەربراز و سەرکەوتوو بن خوایە. وەلا خەرک زۆر زۆر خراپە، خەر کەسی باش نییە. بخوای من بەخەو کوڕمی نەخۆشە هەتا برێن مەحزم هەندە خراپە. خوای گەورە سەرفراز و سەرکەوتوو بکە خوایە. یا ڕەبی خوا خێرتان بنویستی خوایە. ئەمە مەمنونی دەستگای بەخشینی، مەمنونی ئەو کەسانەشین ئەگەر دەبەخشن و دەیدن بە فەقیر و هەژاری. لە کاتێکی ئەوەدا میلەت زۆر فەقیرە. ئێمە مەمنونی دەستگای بەخشینی، مەمنونی ئەو کەسانەشین ئەگەر دەبەخشن و دەیدەن دەستگای بەخشین ئەوانیش تەوزیع دەکەن بەسەر ئەو فەقیر و هەژارەدا. خوا پاداشتان بداتەوە، پاداشتی بەخێرتان بداتەوە ئێوەش و ئەو کەسانەی کە دەبەخشن. وڵا جا هەتا بڵێ عالم ژیانی ناخۆشە لەبەرەوەی ئەو کەسەی کەساباتەکە ئەو هەر ژیانی نەماوە. ئەو کەسانەی ئەگەر کرێکارن یان ئەو کەسەی عارەبانچیە یان ئەو کەسانە هیچ ژیانێکیان نەماوە. ئەوە دوو مانگە ئەو عالەمە لە ژووری خۆیدا دانیشتووە. وەڵڵاهی جا ئێمە مەمنونی ئەو کەسەی ئەگەر دەبەخشێت جێگای خۆی گرتووە لەبەرەوەی ڕەمەزانە، ڕسق کەمە، ئیش و کار کەمە، کابرا پارەی نییە، هیچی نییە، معاشی نییە. ئەوەی گەر لە ڕۆژانە پەیدای دەکە ئەوەی هەیە. ئەوەش ئەوە دوو مانگە بەوەنی ئەو کۆرۆنایەوە مەحتە لە عالەم. ئێمە زۆر مەمنونی ئەو کەسەین ئەگەر دەبەخشن، مەمنونی ئێوەشین ئەگەر ئێوە بەسەرمان دەکەنەوە و بەسەر ئێمەیدا تەوزیع دەکەن. زۆر زۆرتان مەمنونی. بەخێر هاتنی ڕێکخراوی بەخشین دەکەین بۆ ڕاپەڕین کە هاتووە سەبەتەی خۆراکی هیناوە بۆ ئەو خەڵکی کەم دەرامەت و هەژار بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا
کە سعری شت دەچیتە سەرێ و خەڵک هەموو شتێکی پێ ناکڕێ ئەم سەبەتە تقریبان 150 سەبەتەیەکیان هیناوە خوا خێریان بنووسی ئینشاءالله سەرکەوتوو دەبن هیوادارم بە هەمان شێوە بەردەوام بن لە هەموو شار و شارۆچەکانی کوردستان بۆ ئەوەی هەموو خەڵکی نەدار و هەژار ئیسفادەی لێ بکات و ئەو شتانێک کە پێویستن بە تایبەتی بۆ حاضرکردنی خواردن و خواردنەوە ئەوانە لە ناو سەبەتەکەیدایە و هیوادارم بەردەوام بن بە تایبەتی ئێستا لە مانگی ڕەمەزاندا لە جێگای خۆیەتی چونکە فەقیر و هەژاری نەدار و خەڵکی وا هەیە لەوانەیە نەتوانی نانی ڕۆژەی هەبێ ئیشەوەی نەبێت بەڵام لە کاتێکی ئێستادا کە ئەو بە تایبەتی ئەو کۆڕۆنا ئەو شتانەش لە ئارادایە بۆ خەڵکەکەی زۆر باشە خەڵک ڕەنگە زۆر نەتوانی هاوچۆی بێر بوێدا بکە زۆر بێتە دەرێ ئەو شتانە لە ماڵەدا دەستکەوت دەبن و شتێکی زۆر باشە. ئەمڕۆ 150 سەبەتەی خۆراک بەسەر خەڵکی کەم دەرامەت و هەژاری سنوورەکەمان دابش دەکەین دیارە ئەو کەسانێک کە زۆر کەم دەست و هەژار و بێباوکن ئەوانە دەگرێتەوانەیە ئێمە دەزانین خەڵکی زیاتر هەیە لە سنوورەکەمان ئێمە هەر لێرەشەوە داوا لە خێرخوازان دەکەم کە هاوکاریمان بکەن هاوکاری دەستگای خێرخوازی بەخشی بکەن بۆ ئەوەی بتوانین زیاتر هاوکاری خەڵکی کەم دەرامەت و هەژار و بێباوکان بکەین لە سنوورەکەمان. هەروەها زۆر سوپاسی خێرخوازان دەکەم کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین دەکەن بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین زیاتر خەڵکی کەم دەرامەت بەسەر بکەینەوە. زیاتر خەڵکی کەم دەرامەت و مستحقن کە هەڵمان بژاردون لەو ئەو سنوورەدا کە سونمەن بن لەو پرۆژەیەدا. دەزانی خەڵکی زیاتر هەیە کەم دەرامەتر هەیە لە سنوورەکەماندا بەڵام دیارە هەر ئەوەندەمان توانە هەیە کە هاوکاری خەڵکی کەم دەرامەت و هەژاری سنوورەکەمان بکەین. داواکارم لەخوای پەروەردگار مانگی ڕەمەزان بە خێر و فەڕ و بەرەکەتی خۆی بەسەر ئومەتی ئیسلاما بێنێتەوە بە گشتی و بە تایبەتیش بەسەر وڵاتی ئێمەدا بەسەر ئەم هەرێمە خۆشەویستی ئێمەدا خۆشەویستان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵە کۆمەڵێ پرۆژە و کار و چالاکی ناوازە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پێشکەشەکەین بۆ ئەو کەسانی کەوا شایان و شایستن کەوا یارمەتیان بدرێت. ئەم ساڵیش وەکو نەریتی ساڵانەی خۆمان کە 2020 کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک کار و چالاکیمان ئامادەکرێت بۆ مانگی ڕەمەزان کە ئەمڕۆ بە خۆشحاڵی یەکێک لە پرۆژەکانمان بریتیە لە دابەشکردنی سەرلەی خۆراکی کە لە شارۆچکەی ڕانیە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە توانیمانە 150 خانەوادە بەسەر بکەینەوە بە پێدانی 150 سەرلەی خۆراکی پێیان. بۆیە داواکارم لە دەوڵەمەندان لە خێرخوازان لە موسڵمانان لەوانەی کە هەژاریشن لەوانەی کە دەوڵەمەندن لە هەر هەمویان نەڵێ خێرم پێ ناکرێت نەڵێ ئیحسانم پێ ناکرێت کەسێک ئەتوانێت 5,000 دینار بکا بەخێر کەسێک ئەتوانێت 50 وەرەقە بکا بەخێر دەوڵەمەندێک ئەتوانێت زیاتر بکە. بۆیە دڵنیا بن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما نقص مال عبد من صدقة ماڵی بەندە بە سەدەقەکردن کەم ناکە بەڵکو زیاکە خوای پەروەردگار بەرەکەتی تیاکە و ئەوەش نەسی ئاەتی قورئانی پیرۆزەکە خوای گەورە یەک بە 700 خێر و پاداشی ئەو چاکانە ئەداتەوە ئین شاء الله في كل سنبولة 100 حبة والله يضاعف لمن يشاء. ئەو خێر و حەسەناتانی کە ئێوەی خۆشەویست پێشکەشیەکەن بەم دەستگایەوە بە هەر شوێنێکی تر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا جێگەی خۆی ئەگرێت دڵنیا بن دووبارە داواکەمەوە لە خوای پەروەردگار کە ڕزق و ڕۆزی حەڵال با بۆ خێرەوەمەندوان بۆ خێرەوەمەندانە و بۆ خێرخوازانە خوای گەورە بەرەکەت قاتە ماڵ و مناڵ و ئەولاد و تەمەن و ژیان و ڕزقی حەڵاڵیان پێ بەخشێ ئین شاء الله. بەخشین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشدا دەبەخشن بێگومان ماڵێکی هەژار سفرەیەکی منداڵی بێ باوک نەدارەکان ڕازاوە ئەکەن. خۆتان ئەزانن بەهۆی ئەو قەیرانە یەک لە دوای یەکانەی تووشی هەرێمی کوردستان و جیهان بووە زیاتر ڕێژەی هەژاری زیاد کردووە و نەداری و نەبووی ڕۆژ ڕووی لە هەڵکشانە و زیاد دەکات. بەڵام کاتێک تۆی خێرخواز تۆی بەخشندا تۆی دۆستی هەژار و نەدار لە هەرێمی کوردستان دەستەکەیتە باخەڵت و هاوکاریە مادیەکانت هەر چەندێک بێ و چۆن بێ ئەبێتە پرۆژە و
لەو پرۆژانەدا ئێمە خەڵکانێکی هەژار و نەدار بەسەر دەکەینەوە و سفریان دەڕازێنینەوە. بۆی پێتان دەڵێن دەستان خۆش بێ و خی پەروەردگار پاداشتان بداتەوە و دوور بن لە نەخۆشی و ناخۆشی و بەڵام موسیبەت. هەر کات ئێوە ببەخشن ئێمەش بەم شێوازە لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان خەڵکانێک دڵخۆش دەکەین کە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەیە. تا بەرنامێکتر پێتان شاد دەبین و بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و کامران بن خواتان لەگەڵ.